سڵاو هاوڕێیان بەخێر بێنەوە بە ڤیدیۆیەکی تازە. تەبعاً زۆربەی ئەو فیلمانێکی ئێستا پەخش دەکرێت لە سینەماییان لە پلاتفۆرمەکانیان لە ئەو شتانە زۆربیان ئەو فیلمانیان لەسەر بەشە کۆنەکان دەرهاتووە کە لەبەرەوەی سەرکەوتنوویەکی بەرچاویان بینیوە ئیتر ئیش لەسەر وەرەکەن ئەو فیلمانەی تازەش سەر بکەون. ئیتر بۆیە هەموو هەدەفەکەیان لەسەر ئەوەیە کە ئایا فیلمەکە بۆ شێوازە سەر دەکەوێتن یان سەر ناکەوێتن. ئیتر بۆیە فیلمی خۆش و تایبەت و جیاواز و دراما و باسی شتێکی ژیانی مرۆڤایەتی بکە بە شێوازێکی ڕیاڵستیکی نزیک لە ڕاستی زۆر کەمە. طبعاً یەک درۆژ ئێستا فیلمێکم بینی بە ناوی A Good Person کە لە نواندنی مۆرگان فریمان و فلۆرنس پۆگە کە فلۆرنس پۆگ ئەو کەرەکتەرەیە کە لە بلاک ویدۆ کە خوشکی سکارلێت جۆهانسنە. طبعاً فیلمەکە باسی هەموو فیلمەکە بە کورتی و مختصری باسی وشەیەکی لاتین دەکات کە بە ناوی ئەمۆر فاتی ئەمۆر یعنی خۆش بووێ، فاتی ینی فێی چارەنووسی تۆ. طبعاً فیلمەکە باسی کچێک دەکاتن کە دەستگیرانی کوڕێکە. ئیتر ئەو کچە لە ناو سیارە دەڕۆنە سەر جادە تووشی حادیسەیەک دەبن لەگەڵ خوشکی دەستگیرانەکەی و لەگەڵ مێردەکەی ئەچن بۆ ئەوی جلی بووکێنی تاقی بکەنەوە. ئیتر تووشی حادیسە دەبن، ئەوان دەمرن بەس دەستگیرانەکە دەبین. ئیتر ئەوە تووشی نەخۆشی دەرونی دەبێت و تووشی ئاڵوودەبوون دەبی بە دەرمانەکانی ئەوانەی کە ئازارشکێنن. ئیتر بە تەواوەتی زیاد دەبێتەوە لە دەستگیرانەکەی و ئەو شتانە. ئیتر زۆر هەوڵ دەداتن زاڵ بێتەوە بتوانێت بکەوێتەوە سەر ژیانی خۆی. شتەکە تۆزێک زەحمەتە. ئیتر لە یەکێک لە پرۆگرامەکان کە دایکی ئەوی بۆ دەکاتن کە بستە ئەو پرۆگرامانەی کە تەهیل کە دووبارە بتوانن لەسەر ینی بکەون و سەر قاچی خۆیان و ژیانی خۆیان ئەوە بکەن و بتوانن بەردەوام بن لە ژیانیان. لەوێن دەر بە سوودفە یەکێک لە پرۆگرامەکان مۆرگان فریمان دەبینێتن کە ئەوە بەحساب دەبێتە خەزووری باوکی کوڕەکەی کە دەستگیراندار بوو لەگەڵی. طبعاً ئەو کات دەیانوێ ئەو کات کچەکە دەیەوێتن بە تەواوەتی زیاد بێتەوە بڕواتن لەو پرۆگرامە. دەڵێ دەستمە پرۆگرامێکتر پرۆگرام زۆرە لە هەموو پرۆگرامی من بۆ هاتوومەتە ئەو پرۆگرامێک کە تویتی شتەکە فول سوودفەیە. طبعاً ئەویش پێی دەڵێن مەڕۆ. طبعاً لەوێن دەرەوە علاقەک دروست دەبێت لە بینی ئەو کچە و لە بینی ئەو کوڕە، لە بینی مۆرگان فریمان و لە بینی کچەکە. طبعاً مۆرگان فریمان بە هەموو شوێک لە شێوەکان کە دەزانی ئەو بۆتە هۆکار کە کچەکەی مردووە و سیارە لێ خوی ئەو شتانە. ئیتر ئەو شتانە هەمووی پشتگوێ دەخات بە هەموو نوعەک لە نوعەکان تەعاملی لەگەڵ دەکا و دەتوانێت ینی هەوڵ دەدا یارمەتی بداتن بۆی بتوانێت لەسەر ئەو ئاڵوودەبوونی کە هێتی بۆ ئەو دەرمانی ئازارشکێنانە واز بێنێتن و ئەویش کاتی خۆی ئاڵوودەی مادە کحولیەکان بۆ چەند ساڵێک. ئیتر تووشی مشکلە بۆ لەبەرەوەی باوکیشی ئاڵوودەبوو مادەی کحولیەکان بۆ مۆرگان فریمان. طبعاً هەردووکیان ململانەیەکی لەوەی دروست دەبێتن و هەردووکیان بەرەبەرە لەگەڵ یەک نزیک دەبن و قسە لەگەڵ یەک دەکەن و ئەو شتانە. و مۆرگان فریمان کچەکەی کە دەمرێتن لە ناو سیارە نەوەیەکی هەیە، کچێکی هەیە لێ. ئیتر ئەو کچەی بە سوودفە ڕۆژێک دەبینی لە ماڵەوە چکە ڕەنجی پرچی و شێوازی پرچی و شتانی گۆڕی یەکەم زانانی ناستۆیە دوای دەیناستۆ دەڵێت و دەستگیرانی خاڵم بووی ئەتوو بوویە سەبەب کە هەموو ژیانم تێکچ و کە دایک و باوکم لەدەستدا و کە هەموو ئەو شتانە. مۆرگان فریمان بە هەموو شوێک لە شێوەکان هەوڵ دەدا دووری بخاتەوە لیان و زۆر یارمەتی ئەوە دەداتن. لەبەر ئەوەی لە هەمان کاتیشدا مۆرگان فریمان لەو مەجالە بە تەواوەتی توانێتی زاڵبی بەسەر هەموو هەست و ئەوانەی کە هەیەی بەرامبەر ئەو کچە لەبەرەوەی کچێکە بۆتە هۆکار کە منداڵەکانی کچەکەی مردووە. طبعاً خۆی بەناوی بە کچەکە دەڵێ من ئەوە نەبوویمە خەریکی مۆبایلمە چکە پێشوی حادیسەکە بکە خەریکی مۆبایل دەبێت. دەڵێ من بەس دەمویست گوگل ماپس بکەمەوە ماپس بۆی بزانانی ئەو شوێنە لەکوێ چۆن بچێنی. ئیتر کە سەری بڵندەکە یەکسەر شتێک ڕووداتن کە حادیسەکەیە کە دەبێتە هۆکار لەبەرەوەی ئەوان بمرن. ئیتر لەو کاتەوە مۆرگان فریمان ئەو لەگەڵ کچەکە و لەگەڵ نەوەکەی لێک نزیک دەبنەوە ئەویش لە نەوەکەی نزیک دەبتەوە هەوڵ دەداتن وەک ئەوەی بێکە ڕاستە بۆتە هۆکار کە دایکی مردووە بۆی هەست بە زەم نەکات و یارمەتی بداتن. ئیتر ڕۆژێک لە ڕۆژان دەستنە حەفلەیە کە حەفلەکە پڕن لە گەنج و شتیوە هەمووی مەشروبخۆر و حەشیشی دەخۆن و شتیوە. ئیتر لەوێن دەویش کچەکە دیسان نەیتوانیوە زاڵ بێ بەسەر ئاڵوودەبوونەکەی ئەدیکتە ینی هایە لەوێن دەر فول دەرمانەکەی خواردیە. ئیتر نەوەکەی
لە ژوورێک دادن لەگەڵ کوڕێک دوو کوڕیانە ڕێی پیکەن اقتصابی بکەن و لە هەمان کاتیشدا کچەکە تەمەنی 16 ساڵە. ئیتر لەو کاتەوە مۆرگان فریمان دێتن لەگەڵ کوڕەکەی کە باوک خاڵی کچەکە دەکاتن دەریدێن. لەو کات کە دەریدێنن ئەو کات مۆرگان فریمان بە هەموو بەتەواوەتی هەموو هەستی خۆی یعنی ئەو هەستەی کە هەیتی و کە توانێتی زاڵ بەسەری زاڵبوونەکە بەتەواوەتی نامینی ئەو کات ئەو کچەی تەحتیم دەکات بە قسە. ئیتر دوای ئەوە لێکدرا بنەوە مۆرگان فریمان دەمریتن. ئیتر لەوێن دەرنامەیەکی بۆ دەنێری کە باسی ئەمۆرفاتی دەکات. ئەمۆرفاتی هەموو نامە و هەموو هەدەفی فیلمەکە لەوەیە کە تۆ ئەمۆرفاتی یعنی تۆ چارەنووسی خۆت خۆش بێت. لەوانەیە زۆر بەمان لە ژیانمان تووسی مەزموع شتێک بین تووشی هەندێک شت بین کە ڕقمان لێبی کە نەتوانین ئەو بکەین بەس من بڕیارم داوە ئەوە چارەنووسی خۆمە و خۆشم بێ هیچ چارەی ترم نییە. ئیتر جگە لەوەی کە ئەو چارەنووسی خۆم خۆش بێ بتوانم لەگەڵی بژیم و لە هەمان کاتیشدا وام لێ نەکاتن خاوم کاتۆ لە ژیان و لە سەرکەوتنی ژیان و یان بۆم خاتە دواوە هەڵدەم لەو شوێنە ببینیم و یان بەرەو پێشش بچم. هەموو نامەی فیلمەکە لێرێ و بە شێوازێکی زۆر جیاواز و تایبەت باز دەکرێت. طبعا فیلمەکە بۆ کەسانێک کە حەزیان لە فیلمی خاوە و بە هێواشی دەڕوا و فیلمەکە يعني بەزدی يعني it touches your heart يعني دەگاتە دڵت یەکسەر بە هەموو شێوێک لە شێوەکان هەموو هەستەکان يعني دیمەنی تێدا يعني خۆپێڕا ناگیری لەگەڵی. بۆیە فیلمەکە ئەوانەی کە حەزیان لەو فیلمانەیە و بێزار بوون لە فیلمی ئاکشن و ئەو شتانە فیلمێکی بە دەرەجەیەک خۆشە هیوادارم لە دەستخۆتی نەدەن و هەر کەسێکیش گەیشتوتە ئێرەی ڤیدیۆیەکە لە کۆمنت بۆم بنووسن و لایک و سەبسکرایبش لەبیر مەکەن و بە هیوای ڤیدیۆی تازە. فیلمەکەش بە ناوی A Good Person کە فیلمی ئەمازۆن پرایم ڤیدیۆیە بەس بە شێوازی داونلۆد و تۆرێنت و ئەو شتانە هەر هەمووی وابزان بەردەستە و لە هەمان کاتیشدا وابزانم لە مای تیڤی پڵەسیش بەردەستە. زۆر سپاس.